جۆری ڤاکسینەکە ئەو ڤاکسینان دەکەین کە زیاتر لەلایەن هاوڵاتیان دڵخوازن و پەنا دەبێتە بربنکەکان بۆ ئەوەی ئەو جۆرە ڤاکسینە وەربگرن. دیارە گفتوگوێم بابەتە لەگەڵ حەمزە ڕەزیکی و تێبێژی تەندروستی دووهۆک دەکەم کە ڕاستەوخۆ لە دووهۆکەوە لەگەڵمانە کاک حەمزە سڵاوت لێبێ و بەیانیت باش زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی بەیان باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. با من یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەم، ئایا پێشوازی هاوڵاتیان بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا لە چی ئاستێکدایە لە پارێزگای دووهۆکدا؟ زۆر سپاس سپێدەهەوە و هەمی بینەرێک NRT باش بیتن ئیڤیا ڕۆژێکا خۆش بۆ هەمی بینەرات خازین پارێزگەها دووهۆکێ وەکی دیارێک و ئێکێشوان پارێزگەهایە خەلکێکی گەلێکی زۆر قەستا بنگەهێت ڤاکسیندانانت کەتن بۆ هەندێک و ڤاکسینی وەربگریتن پارێزگەها دووهۆکێ ئەگەرم نوکە بەراورد بکەین گەل ڕاستەوخۆ گەل دەستپێکردنا پێلا دوێل یا کۆرۆنایە الپلا دوی دا پراستی خلقی که کم قصد بگه تندرست کرد روزانه تمی واکسینان دا تمی جمان دا ما 700 حتی 1000 کسا واکسین دادن دیگر دست بکرنا پلاسی اوه هاتن اف هجماره هات زیاده کردن نوکه یعنی 24 دم میبینید بولی دا پترش 7000 کسا واکسین لسنور پارێزگەها ها دووهۆکی وەرگرت کە بە هەمی جۆرێ توێ بە زۆر باشە کاک حەمزە بێگومان دواتر بە وردی باس لە ئامارەکان دەکەین با ئێستا باسی ژماری بنکەکان بکەین لە سنووری پارێزگای دووهۆکدا چەند بنکە هەیە بۆ ئەوەی ڤاکسین بە هاوڵاتیان بدات؟ بله ما حتی نوکه پترش پینجی بنکن واکسیندانی تیم پارێزگەها دووهۆکی سەرانسەری پارێزگەها دووهۆکی هندێکی شوانا ما دو دام لهنه دام ماسپیده و دام هایواریا اوه هاتنه دا بشکرن سر بجین موقع جغرافی هر ناحیه که یان قضایه که حتی هندک کمالگاه جی اوی کو اقبال خلقی گلک آزور بیتن السر واکسین دانه ما بنگه که تایبت لوری وکریه دا کو خلقک بشیتن واکسین بسناهیب دست خوبه ور بگریتن زۆر باشە هەر بنکەی و تایبەتە بە پێدانی یەک جۆر ڤاکسین یاخود لە هەر بنکێکدا چەند جۆرێک ڤاکسین بە هاوڵاتیان دەدرێت باسی ئەمەمان بۆ بکەیت کاک حەمزە. ما هندێک بنگە هەنێک و نەتایبەتن بۆ نمونە ئەگەرم بەحسی نەخۆشخانە ئازادی بکەین بەحسی نەخۆشخانە گوڵام بکەین وان هەردوو نەخۆشخانە ڕەنگە بتنێ ڤایزەر بهێتە دانان لما بنجهين ديتر هن السنوري بارێزگەها دووهۆکی کو هر سه جورت واکسینی تنه دانان بارا پتریا بنگەها ما هر سه جور هنه ما فایزر هيا ما سرازینکا هيا ما سینوفارما هيا و خلقك هر خو تمار دکتن لوری الدیف داخازاوی کاکی جور دی بو هیتا دانیان دی بو هیتا ورگرتن نوکل پتریا بنجهت کمل سنوري پارێزگەها دووهۆکی هین رنگ فایزر هبیتن و سرازینکا هبیتن گل سینوفارما و هندێکی شواژی تەرخانکردی ناوەکی مەدیارکردی و ئەبتنێ جۆرێکی ڤاکسینی لە هەیە. خواستی هاوڵاتیان بۆ وەرگرتنی چ جۆرە ڤاکسینێک زیاترە؟ ئایا هیچ جیاوازیەکێ لە نێوان خواستی هاوڵاتیان بۆی ڤایزەر وەربگرن یاخود ئەسترازیکا وەربگرن یاخود سینۆفارمی چینی وەربگرن کاتێک هاوڵاتێک ڕوو لە ناوەندەکان دەکا خۆی خودی خۆی دەتوانێت داوا بکات چ جۆرە ڤاکسینێک وەربگرێت؟ او الديف دا خازويت ميتن چونك منو كل اگرم بحثي سنوري دووهۆکی بكين دي ديار بيت كمل هندك بنگها فايزر تيتا دانان والهندك بنگه ديتا رنگا فايزر نبيتن بلي هولاتي خل هر دو جهات تمار دكن يعني اگرم بيجي بون مونه بنگه خباتي ساخلمي كونو كفايزر تيتا دانان قرچاي كي او جما دوي او ديسان هر دو فاكسين ديتر هيا ما بنگهين ديتر جهانا بون مونه بحث بنگه بهدينان بكين کو سینوفارما استرازینکا گل شهیدان خلق خلوانی تمار دکتو زانتن کاچی جوری واکسینی لوری هی الدیف داخازیا خلقی رنگ کو همی واکسین دست مروی نکبن لی هرچا بیتن او واکسینیت مهی و خلق خو تمار کتن هجمالک زورا خلقیه شین بزیکا واکسینی بدست خو بخن دف ما وکو ریبریا گشتیا ساخلمیا پارێزگەها دووهۆکی چه جداهی نینت نابرا جورین واکسینان دا یا ما گرینگ اوه کو خلق واکسینی ور بگریتن و برگرگالشی پیدا بو پیدا بیتن پیس بیتن دا بشتن بر هنگاریا نخوشیا کورونای بکتن. زۆر باشە کاک حەمزە ئەمێ بزانم ئەم بنکانە لە کاتژمێر چەنەوە بۆ کاتژمێر چەند کار دەکەن و ڤاکسین دەدەن بە هاوڵاتیان واتە کاتی دەوامیان چۆنە؟
بله همی بنگهت ما ابد کو مل سنور پارزگاه دو که هین ابد کو داماس بده یا بتنه هبتن الدمجمير هشتوني بس بده حتى دوازني فان ايكي نيفرو بردام السر فاكسين داناني ديسان ما هندك بنجهنا ايفاريان جي کو ما کو پارزگاه دو کم ایکم پارزگاه بون مدست بیکری کل ایواریا واکسین بهت دام بحالاتیاب تایبت اگر هاتو فرمان بر بن یا هزت نافخویی بن اول دمجمیر سی ایواری حتی هشت ایواری گل اجارات من بیکری اپو یا فرمی کدام مال دمجمیر سی ایواری حتی هفت ایواریه ادمینت السر چونا خلکی بو وان بنگاها و گلکی شوان بنگاها پترش تیمکیت نافدانه بون منما بنگه پروردا روش آواه یل پارزگاه دو که روزانه بتنی دامای ایواریای ما 5 تیم ساخت ملیوری هنه و روزانه نزدیکی 1000 کس سالوری تنه واکسین دان. زۆر باش کاک حەمزە لە ماوەی ڕابردوودا و تا ئێستاش زۆر باس لە زیادکردنی بنکەکانی پێدانی ڤاکسین دەکرێت لە سنووری پارێزگای دووهۆک ئەمە چۆنە هیچ بنکەیەک زیاد کراوە هیچ پلانێکەیە بۆ زیادکردنی پێدانی بنکەکانی پێدانی ڤاکسین بە هاوڵاتیان بله مال پارێزگاها دووکێ پلان هەیە و هەر جهێکی ئەم بزانن ئیقباڵا خەلکی داخوازکردنا خەلکی لەسەر ڤاکسینی زێدەیە ئەو بنگە بهێتە vêkirin حتی ما هزرتوی چند داکریت نوکدا کو بودم ایواریان جی گلک بنگهت می دیتر بهنه بکرم تایبه جی او بنگهن کو ام بزان خلک که زور خولی تومار کریه اسپدهیا بونمونه اگر پتر 105 کسا قصدای بنگهی بکن و خلک که زور خود تومار کرد بیتن بهندی دا کو سرا و نزیکا بهتن و را وزیکا بهتن ما بریار دا کو هنده که شوان بنگه حال دمه نزیک بودم ایواریان جی بهنه بکرم زۆر باش هەر لەسەر ئەوەی کە کاک حەمزە هەندێک جار هاوڵاتیان باس لەوە دەکەن کە درەنگ ناویانیێتەوە بۆ وەرگرتنی ڤاکسینەکە کاتێک فۆرمەکە دەبینین لە ڕێگەی ئۆنلاینەوە چەند نەخۆشیەک و چەند پیشەیەک دیاری کراوە هەندێک جا پەنە دەبەنە بەر ئەوەی کە هەندێک نەخۆشی بنووسن کە لەوانەیە لە جستەیانجا نەبێت بۆ ئەوەی زووتر ناویان بێتەوە هەنێ پیشە بنووسن کە پیشەی خۆیان نییە بۆی زووتر ناویان بێتەوە ئەمە تا چنێک لای ئێوە هەیە چۆن توانراوە کۆنتترۆلی ئەم بابەتە بکرێت بله سیستمی که هاتی دانان سیستمی که الکترونی پیشکفتیه یعنی اگر ولاتیک خو تیدا تومار بکتن الدیف جمارا ناسنماوی یا بارشارستانی یا جی بیتن یا اجتماعی بیتن بیزانی سرتینه ورگرتن الدیف جیه نخوشی دیار کارچه نخوشی الدیف جیک و کسی خود تومار دکتن دیار کارچه نخوشی الدفین هنه یان نه الپارێزگەها دو که حتی که پراستی محالتی فرنگینه دیتینه که بونمونه کسی که عمری 20 سال بیتن جیر خو مازنتلی که بیتن چون که بیشین جیوی یا مالی داویل سر جنسیاوی دیاره و او کسی دیتر اوید که الپارێزگەها دو که یا هریم خو بیشین که سرامه گیرود بیتن پراستی و هندک اگرین دیتر یه تین که سرا گیرود بیت بونمونه بری نوکل سنتر پارێزگەها دو که اگرین بیشین ما بنجهت واکسین دانان رنگت کیم بونه و هندک بنجهت ترخانکری بون منفتن بووایزر و کل خوشخان آزادی خلقی که زور خلوری تومار کرد یعنی نوکه رنگت پترش 20000 کسا ابتنت ایک بنجه دا خود تومار کرد ابد بیت اگر هندی کو هندک جرا سراوان گیرو بیتن سرا دانان یان ولگرنا واکسینی نل سر هندی کاکنگ خود تومار کریه رنگ کسی که خود تومار کرد بیتن مها 5 دا حتانو که سراوی نهاد بیتن اوه بو هندی کو پشتی وی هندی که شوی مازنتر عمری خوبه کو هندی نخوشی دوم درشتر هنل دفی کسی دیتر سراوی بری کسی که تتن کو عمری 20 یا 21 سال بیتن ئەو کەسانی کە پێشتر توش بووی کۆرۆنا بوون بۆ نمونە زیاتر لە جارێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون یاخود ماوەیەکی کەمە بوون مە بڵێ 15 ڕۆژەکە بە لە ڤایرۆسەکە چاک بوونەتەوە دواتر ناویانێتەوە بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا لێرەدا چۆن مامەڵە لەگەڵدا دەکرێت ماوەیەکی گونجاو چنە دوایی چاکبوونەوە لە ڤایرۆسەکە بۆی کەسێک بتوانێت ڤاکسین وەربگرێت کاک حەمزە وکو شیوازه که زانستی از بیجیم هر کسی که توشی کورونای ببیتن اوی مافیه بشتی چاکبون راسته و خو واکسینی ور بگیرتن اوه همی و کلین جهانی حسادن دیار کرن ما ات فرم پیشکش کرنه دادم که کسی قصدا بنگه که می واکسینیت کتن بور گرتنا
واکسین ما هجماره که پسیارا یا هی بوان کسین کو قصد بنگهات کن ایکی شوان پسیارا و کابرنو که توشی ویروسی کرونای بوی یا نه یا هندک نخوشین دیتر هنه کو ببینه اگر هندی کو ریگر بن دانا واکسینی دا اگر مدید کو چه آریشت ساخلمیه الدفی کسینینن اکثر دی واکسین بوهیت دان زۆر باشە بەبێت تۆمارکردنی پێشوەختە ئەو فۆرمەی کە ئێستێمە باسمان کرد لە ڕێگەی ئۆنلاینەوە پڕ دەکرێتەوە دواتر چاوەڕی دەکەیت کە ناوت بێتەوە بێ ئەوەی ئەم فۆرمە پڕ بکەیتەوە ڕوو لە ناوەندەکانی وەرگرتنی ڤاکسین بکەی لێرەدا چۆن مامەڵە دەکرێت دەتوانی ڕاستەخۆ لە ڕۆژەدا ڤاکسینەکە وەربگری یاخود چۆن نخیر هر کسی که خوب شواز آنلاین دهو که تمار نکرد بیتن و بنگه خود دست نشان نکرد بیتن او نهایت واکسین دام تایبت نکدا چون که براستی هجمار کازور و حالاتیان رول بنگه واکسین دانت کن و قربال قازیده پیداد بیتن برهند او کسی کلوری کار دکن بودا گرنا فرما رنگ ناگه تنوی کاری بکتن لو راجی داخازمش ولاتین می پارزگاه دهو که اوه کو هر کسی که خود تنبار نکری بلاقصد بنگه واکسین دانانی نکتن چون که براستی اوه بیت اگر هندی کو واکسین بوی نهیت دان و داخازمه و کو اگر خود تنبار کر لبنگه که نزیکی ملاخو خود تنبار بکتن دا کو او بشیتن جماعی که و جماع دوی بصناحیب دست خوبه بخیتن زۆر باشە کاک حەمزە ئێستا بینە سەر ئامارەکان بەگشتی تا ئێستا چەند کەس هیچ ئامارێک لە بەردەستی تۆی هەیە پێمان بڵێت چەند کەس ناوی خۆیان تۆمار کردووە چەند کەس تا ئێستا ژەمی یەکەمیان وەرگرتووە و چەند کەس ژەمی دۆمی ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە مال سنور پارزگاه دو که او کسید کنو که چاورینه کو به کوسرا وام بهتن ناوا بنگید واکسین دانه دا خود تمار کریب شوه که الکترونیل دور 125,000 کسانه راستی اوه هجمار قازورش بر هندیجی ام هول دن کو بهنه دا بشکرن سر بنگید واکسین دانانه حتی نو کل پارزگاه دو که او کسید کو واکسین هر دو جمن واکسینی ورگرتین الدورة 106,000 كسانة كو اوه هجماركا يعني هجماركا زورة او كسد كو هردو واكسين وقتي 140,000 كسن ببورة اوه او كسد كو واكسين بيتا رجايكا باش بو پارزگاه دو كي الدورة 18 صدي او كسن كو جيوان سر 18 ساليه دا نوكل پارزگاه دو كي واكسين ورگرتي جمن واكسين بشوه كي گشتي اوه تاد ندام بحالاتكا وكو جماعي كي و جماع دوي 200,000 جمع افروکای در باز بوین نکات روزانه در پارزگاه دو که روزانه دورت 7,000 حتی 8,000 کسا واکسینی ورد گرن زۆر باشە باسی وەرگرتنی ڤاکسینی یەکەم ژەمی ڤاکسینی کۆرۆنامان کرد ئەگەر کەسێک یەکەم ژەمی وەرگرت بێوە دواتر ژەمی دۆمی ڤاکسین وەرگرت بە هەمان شێوە لە ڕێگەی ئۆنلاینەوە فۆرم پڕ دەکاتەوە یاخود لە بنکەکان ناوی تۆمار دەکرێت و دووبارە پەیوەندی پێوە دەکرێتەوە چۆن هر کسی کو جمع ایکی یا واکسینی ور بگریتن لکیش بنگه تندرستی بیتن جوان جمع دوی بوی تیت دان یعنی دی بیش تی بون منه ابرو تا جمع ایکی ور گرتی پشتی 3 هفتین دی یا 21 روزا او دی جمع دوی بگرد دی جوری واکسینیت میتن یعنی رنگ هندکی شوانا بودم 8 هفتیان بن اوه السر ویت میتن او کو کمپانیا و برهنر تدا دیار کری جمع السرکارتاوی تیت نویسین و چه آریشه دا پیدا مابن هبون هر آریشه که ام دیوان آگهدار کن و دیسان بری کو جوانوی واکسینی جی بهتن ام نامه که الکترونی اوی آگهدار کن کو فلان روژه جوانی تی واکسینی دا کو قصاب بنگه بکتن کاک حەمزە هیچ حاڵەتێکەیە کەسێک هەردوو ژەمی ڤاکسینی وەرگرت بێت و دواتر بە شێوازێک تووشی ڤایرۆسەکە بوو بێت کە ناچار بێت سەردانی بنکەکانی تەندروستی بکات و بۆ ماوەیەک لێوێ بمێنێتەوە هیچ حاڵەتێکی لەم شێوازە تۆمار کراوە نخیر ام بیجیم خوشحالی و کل پارزگاه دو که حتانو که او کسید کد ناوانه خوشحالان داتینه نواندن کسی که شوان اونینه کو واکسین ورگرد بیتن و روشاوی گلک دجوار و مطل صیدا بیتن بیتن اگر هنده کو نخوشخانه بیتن نواندن نخیر او کسید کنو کد نخوشخانه دا مخابنی بد بیجیم کو همی او کسین کو واکسین برینو که ورنه گرتینه اوین واکسین ورگردی رنگ توشی کرونای ببن بله بشوازه که گلک سبک توش بن
او پێتی پێێنا بن کۆل نەخۆشخانە بێنێ لەواندن و چارەسەریت گەلێکی دژوار بکار بێنن. باشە کاک حەمزە لە بەشێک لە وڵاتانی جیهاندا باس لە ژەمی سێمی ڤاکسین دەکرێت. هیچ حاڵەتێک هەیە بۆم لە داوای ژەمی سێم لە ئێوە بکات بەهۆی ئەوەی نەخۆشیێکی درێژخایانی هەبێت و بەرگری جەستەی لاواز بێ داوا لە ئێوە بکات کە بتوانێت ژەمی سێمی ڤاکسین وەربکرێت یاخۆدنا؟ حتانو کلدیف او پروتوکولین کوشلا رخروا ساخلمیا جیهانی بما هاتین جماسیه نهاتیه پسند کرن کو ولاتی بدانن لو راجی امن دیفان پروتوکولاتین اوی رخروا WHO پسند کتن و هر دمکی کو داخواست هاته کرن یان شوک زانستی هاته بیجین اپروف کرن کو بیتویه واکسین جماسی بیت دانان امجید گل بیجین جیهانی دیچینو و او کسی که واکسین وگرتی برن که جوان دیسا دی بوهنه دانان و دی واکسین هیته ورگرتن. زۆر باشە. کاروانی دیکەی ڤاکسینی کۆرۆنا بەردەوام ڕوو لە عێراق دەکات و عێراق لە کۆنتاکتە لە پەیوەندیدایە بۆ وەرگرتنی ژەمی زیاتر. ئێوە چ کارێک دەکەن بۆەوەی ژەمی پێویست بە هاوڵاتیانی دهۆک بگاتە سنووری پارێزگاکەی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوەدا دەکەن کە بتوانن ڕێژەیەکی گونجاو بەشێکی گونجاو بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لە هەردوو ژەمی ڤاکسین سودمەند بن وەری بگرن. حتی نو که وکو آریشت پیدانا واکسینی دا جمع یکی یا جمع دوی هر کسی که جوان هبیتن بوتیت دان چه آریشه جه پیدا نبوینه براستی ام بردامن ادگل لاین برپرس چه وزارت تندرستی یا حکمت هرما کردستان بیتن یا وزارت تندرستی عراق بیتن کو جمع پی تی وی واکسین دانی وکو بهره پاریزگاه دهو که بو دهو که بهنه دا بینکرن دا کو چه آریشه پیدانا واکسین دا پیدا نبنو و نبیت اگر هنده کو ولاتی مفای جه نبینن حتی نو که هر جمع که واکسینی گهش بیت پارزگاه دهو که ما بشوه که گله که باش سر داری یاد گل بلاوه کرناوی کری بشوه که گله که باش ما دا بش کری سر بنگه تندرستی الدیف پیتوی و ریجا چونا یا خلکی بوی بنگه تندرستی ما های داکو ام بشین پراستی واکسین نمیتل دفمه چون که واکسین یهاتی بو هولاتیان بیتن داکو بو هولاتیان بشوه که آسای بهت دان. زۆر باشە کاک حەمزە ئێوە چۆن ئەم ڤاکسینانە هەڵدەگرن ئایا کەرەستەی پێویست و ساردکەرەوەی پێویستان لایە بۆ هەڵگرتنی ئەم ڤاکسینانە؟ الدسبيكا صالاني كو مبارت هيفا ايكا افصالة دابو الدمي بحث بيدانا فاكسيني هات يدان بو هريما كردستان وعراقي ما وكو ربابريا قشتيا ساخلميا بارزگاه دوكي هجماركا كومبونان انجام دان لگل لاين پیوندیدار و لاين برسپس ناوا ساخلميا دوكي دا بهندن بزانين کاچوا دیشین واکسینی بشوی که باش هل گرین او بو هر تشکی پی تی وی ورگرتنا یا واکسینی تایبت اینا ناوی حتی کوتیت دانان نواسا کرده حتی کوتیت دانان بو هولاتیا ام بشین اوی پروسه همی پیگ و گری دین پروسه که یا سرکفتی بویا حتی نو کجی عمل دیوی پلانت چین بو هنده که خلقه که سودمند بیتن شوال گرتنا واکسینی و نبیته گری هنده که واکسین خراب بیتو کارگری ید نباشه سر ولاتیان بکتن حتی نو کجی پروسه بشوی که گری که باش یا سرکفتیت نفهمی دا مدزگید می ساخلمی دا ام کار بیت کن زۆر باشە کاک حەمزە ئەمێ باس لە بابەتێکی تر بکەم کەسە زۆر لە نێو هاوڵاتیاندا باس دەکرێت وەرگرتنی ڤاکسینی لەلایەن خانمانی دووگیانەوە ئەمە چۆنە ئایا هیچ زیانێکیە یاخود سوودی هەیە بۆ کۆرپەکەی ناوسکی ئەو خانمەش کە دووگیانە بله حتی نو که چه تشتی زانستنی نکو ورگرتنا واکسینی بو جنا دوگیان تشکیب مطرسی بیتن تمیتن کرونا بخو و کو نخوشی مطرسیه هل سرجنی دوگیان بله واکسینی چه مطرسی نه هر جنکا کو چاری شین ساخلمیه چه سر بارکت نخوشیه گل دوگیان یا خونه بن خود تمار بکتن در بگهید می تندرستی واکسین ببوهیت دان زۆر باشە کاک حەمزە لە ئێستادا خۆشبەختانە باس لەوە دەکرێت ڕێژەی چاکبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا بەراورد بە توشبوون زیاترە دەمێ باسی ئەمەمان بۆ بکەی باسی ئەم ڕێژ و ئامارەمان بۆ بکەی لە پارێزگای دووهۆک چۆنە زیاتر کاتی هاوڵاتیان تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن ڕێژەی چنێک لە بەرامبەر توشبوونەکەدا ڕۆژانە چاک دەبنەوە ناوەندەکانی تەندروستی جێدەێڵن
نوکل نبا دزگید می ساخلمی دار طایبت او نخوشخانه تا ترخان کردن با کرونا یکمه سه نخوشخانه هنه نخوشخانه یا طایبت مم چاله سر یا کرونا دیسان نخوشخانه لالا و ادگل پشکه کهش نخوشخانه آزادی کو بوین برای مهاد نترخان کردن براستی او نخوشن کو تن نخوشخانه ام سر دری وسط گل کن کو پتریا او حالتت کو روشوان یا دجوار بیتن کو مترسیل سجان واه بیتن اکسیژنی و گلکین ببیتن یان هندک سربارکت یان بگردنی نخوشی یا کرونای بو پیدا ببن او نخوش براستی مخابنی که نکه پیش پیشه یعنی هشتا و کرجا و نهاد یا خاره کیم نبوی اجبرهن اجبر کو اوه پتر هشتا یعنی توی دمینه کو دست بیکا پیدا بونو کرونای نکه گلکی شواناشنی که و کو نشان دجواری دفاع پیدا بنو قصد نخوشخانه مدکنج بر هندیجی هجمار وانت نف نخوشخانه دا زیادتره نو کم مصاد و نطا هفت نخوشنه که روشوان نباشه پینجی و سه نخوشی شوانا اون که هات ندانان سر آمری تناسدان دست کرد نبا نخوشخانه مدا پراستیجی او کسین که روزانه قصد نخوشخانه کن وکو هجمار یا کین بوی بله وکو هجمار او کسین که حالتی تو دجوارت بن حتی نو کواکی خویه هجمارا کسین توشی کرونا بن پارزگاه دهو که براورد گل دست پیکا پیدا بونا پیلاسیه امشین بیجین کو سرجم پشکینیت کوتان نکن اگه برینو که هزار پشکین هات بانه کرن 200 شوان پوزیتیو بوینه یعنی دوری 18 حتی 20% پوزیتیو بوینه الوان روشن در باز بویده و حتی نو کجی او کسی کو قصد پشکینات کن هجمارا او کسی کو توشد من نابا دا کو در کلم پوزیتیف کمتره جه 11 یعنی رنگ 10 حتی 11 بیتر زۆر باشە کاک حەمزە هەندێک حاڵەتی تر هەیە بۆ نە کەسانێک کە لەسەر جێگە دەکەون ناتوانن لە ماڵ بێنە دەرەوە و نەخۆشی درێژخایەنیان هەیە ناچارن لەسەر جێگە بکەون دەمێ بپرسم ئەم کەسانە ئەگەر بێت ناویان تۆمار بکەن بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا دواتر ناویان بێتەوە ناتوانن سەردانی ناوەندەکان یاخود بنکەکانی وەرگرتنی ڤاکسین بکەن لەم حاڵەتەدا ئێوە چون مامەڵە دەکەن هیچ تیمێکی تایبەت هەیە بۆ ئەوەی بچێتە ماڵەکان و ئەو کەسانی کە حاڵەتەکانیان وایە نەخۆشی لەو جۆرەیان لەگەڵە بکوتن بە ڤاکسینی کۆرۆنا حضانك حالات الصوت پیدا نبون الپارزگاه دهوك براستی بس اگر پیدا بون ما تیم تایبت ناف بنگه تندرستی تین پیتویا وکی برونو کم گوتی که او خول نزدیکترین بنگه تندرستی پیدا تومار بکن چون که اگر هاتو حالت که ویرنگی بیتن داکو تیمت می تندرستی بشین سردان مالاوی بکن و واکسینی بودانن بله ام بو هر پیش هاته که وکو تیمت می واکسین دانانه ده آمده باشه دانه داکو خدمت حالات پارزگاه دهو که بهتر کرم تاید بجی اتوار واکسین دانانه دا چون که براستی اوه ایک شیویت میه کوام بشین پروژه که هر باش یا خلکی واکسین بدین و هر بچرنگی های بیتن ام آماده نه خدمت حالات پارزگاه دهو که بکن زۆر باشە کاک حەمزە لێرەوە من دەمەوێت دوڕێنمایی تۆ وەرگرم دواوتەی تۆ وەرگرم بۆ ئەو کەسانی کە خۆیان بپارێزن لە توشبوون بەم ڤایرۆسە و هەروە ئەو کەسانی کە ڤاکسین وەردەگرن دواتر چۆن مامەڵە بکەن ئایا ئەو کەسانی کە ڤاکسین وەردەگرن بە تاوەتی لە خۆپارێزی دوورکەونەوە یاخود پێویستە چۆن مامەڵە بکەن سپاس با خلق دو براستی کود دست پیکا پیدا بونا پلاسیا کرونا دا گله کاری کار موند گل مدار تایبت لجهن گشتی همو ریکار خوب پارزی مدیب شوه که گله که باش تات نب کار اینان دیستان سپاسی واد کن که گهجماله که گله که شوان یازور خو واکسین دادن و جهن گشتی دیر دکبن هر اوجی بون اگر هند افکاریا خلقی گل مدار با اگر کنو که رجه پیش پیچه کن ببیتن امشین بیشین کو دور 10 سرجمه یه پشکینا و کو پوزیتیفیت کیم بوین ام هی بیدارین کو بردام بن السروی خو پارزی تای بجی او کست کو واکسین ورگرتیجی پیتویه هر بردام بن چون که براستی رنگ او ببنه اگر هندی کو هالگرید واروسی بین وشان هب من کو واروسی نوا خلقی دا بالا بکن اوا کو تروجن در بازبوی دا ما الپارزگاه دهو که دیتی بشوی که گشتی گل قضاینوی هیویدارین جه ولاتین خوک و بردام بن لسروی خوب پارزی و کو پشتوانه که گلمه دا کن بشین پلاسی جه بسلامتی در باز بکن زۆر باشە کاک حەمزە ڕەزیکی و تێبێژی تەندروستی دوهۆک
زۆر سپاس بۆی ڕاستەوخۆ لە جۆکەوە لەگەڵمان بووی کاک حەمزە سپاس بۆ تەواوی زانیارەکانت کە بێمە